سڵاو لە بینەرانی زووم شەوتان باش. زووم بە خۆشحاڵیەوە بەردەوامە لەسەر گفتوگۆکانی بۆ ڕۆژئاوا دوای تێپەڕبوونی نزیکەی مانگێک بەسەر ڕووخانی ڕژێمی بەشار ئەسەد و پێگەنانی حکوومەتی ڕاگوزەر لەلایەن دەستەی تەحریری شام لە دیمشق تاوەکو ئێستا ڕۆژاوای کوردستان لەگەڵ حکوومەتە تازەکەی دیمشق هیچ ڕێکەوتنێکی ئاشکرا و فەرمی نەبەستووە. ئەمە لە کاتێکدایە هاوکاری سەربازی ئەمریکا و هاوپەیمانان بۆ ڕۆژاوا ڕۆژ بە ڕۆژ زیاترە بێت. هەر دوێنێ وەزیری دەرەوەی فەڕەنسا و مەزلوم کۆبانێ یاخود مەزلوم عەبدی فەرماندەی گشتی هێزەکانی سووریای دیموکرات لە پەیوەندێکی تەلەفۆنیدا ڕەوشی سووریا و ڕۆژئاوایان تاوتوێ کرد. لەلایەکی دیکەشەوە هەر دوێنێ وەزیری دەرەوەی ئیسرائیل پەیوەندێکی تەلەفۆنی لەگەڵ ئیلام ئەحمەد بەرپرسی دەستەی پەیوەندیەکانی ئیدارەی خۆسەری ڕۆژاوا ئەنجامدا. بەشێک لە چاودێران پێیان وایە ئەم هاوکاری و پەیوەندیانەی ئەمریکا و هاوپەیمانان لە ڕۆژئاوا دەریەخات کە ئەمریکا ڕژدە لەسەر بەردەوامی هاوکاری ڕۆژئاوا تا مسۆگەرکردنی مافی کورد لە ڕۆژئاوای کوردستان و لە سووریا بەردەوامێت. بەشێکی دیکە دەڵێن ئەمریکا تەنها بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی هاوکاری ڕۆژئاوا دەکات. هەر کاتێکیش ئەمریکا بەرژەوەندی نەما هاوکارەکانی ڕادەگرێت و چیتر پشتیوانی لە ڕۆژئاوا و تۆ یان دۆزی کوردیش ناکا لەو ناوچێ. لێرەدا پرسیاری سەرەکی ئەوەیە ئایا ئەمریکا تەنها لە پێناو پاراسی بەرژەوەندیەکانی پشتیوانی ڕۆژئاوا دەکا یاخود هۆکارەکە هێشتنەوەی ئەو ئەزمموی ڕۆژئاوایە لە سووریای نوێدا کە 11 ساڵە لەلایەن ئیدارە سەربەیان خۆسەریەکانی ڕۆژئاوای کوردستان و بە تایبەت لەلایەن هەسەدەوە بەڕێوە دەبرێت. لەلایەکی دیکەوە دەپرسین هێرشەکانی گروپە چەکدارەکانی نزیک لە تورکیا تاکەی بەردەوام دەبێت. هەڵوێستەکانی ئەمریکا چییە بێ لەسەر هێرشەکانی تورکیا و ئەمڕۆژ کە بە فڕۆکەی بێفڕۆکەوان و بە فڕۆکەی جەنگیش هێرشی کرۆ دەسەر چەند ناوچەیە کە هەسەدەی لێ. پشتیوانەکانی ئەمریکا و هاوپەیمانان دەبنە هۆکاریەوەی ڕۆژاوای کوردستان وەک ئەم هەرێمەی کوردستان ببێتە خاوەنی هەرێمێکی فیدراڵی لە دەستوری داهاتووی سووریادا. دازەوە دەکرێت ئەمریکا و ئیسرائیل پرۆژەیەکی گۆڕانکاریان بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست پێیە. ئەگەر ڕاستە کورد لەکوێی ئەم گۆڕانکاریەدایە یاخود لەکوێی ئەم پرۆژەدایە مافەکانی کورد لەکوێ بەرجەستە دەکرێت. ئەمانە و چەند پرسێکی دیکە لەگەڵ دوو میوانم تاوتوێ دەکەم. ئەوانیش جیاد ڕۆژ ڕۆژنامەوان لە قامیشلۆ و مامۆستا محەممەد ئەرسەلان چاودێر یاخود توێژەری سیاسی لە قاهیرەوە بە ڕێگەی سکایپ لەگەڵم دەبن. سەرەتا دەچمە لای ڕۆژنامەوان ڕۆژ. کاک ڕۆژ سڵاوت لێبێ. جیاد ڕۆژ سڵاوت لێبێ. شەو باش. ئەوەی گرنگە ئێستادا هاوکاریەکان بۆ ڕۆژاوای کوردستان و هاوکارە سەربازی و لە دوانە سیاسیەکانیش بۆ ڕۆژاوای کوردستان لە ئێستادا زۆر گرنگن و ئەوەی کە ئەوترێت کە ئەمریکا چاوی لە هەموو جوڵەکانی تورکیا و هەسەدەشەیە لەو ناوچێ. ئەمریکا بەرژەوەندی لەم چاودێریکردنەی کوردانی ڕۆژئاوا هەیە یاخود ئەوێت بە جۆرێک لە جۆرەکان مافی کورد لەوێ پێشێل نەکرێت بۆ داهاتووی سووریا کوردیش ڕۆڵی گرنگی هەبێ. سپێکی سلااف شەف باش وە وژ میوانەوە مامۆستا محەممەد ئەرسەلان و هەموو تەماشاوانی زوم تیفیرە. ڕاستە وەکە وەژیانی زمان وەک وەگوت عێریشێن دەولەتا ترک ئاگرکرد لەسەر هەرێما باکوور و ڕۆژهەڵاتی سووریێ هەرێمێن ڕۆژاوای کوردستانê بەردەوا من شوا بساڵانە عێریش هاتنە دەستپێکردن و هینە بەردەوا من پشتیکەتنا رێجیما بەعس ئابەرێ پشتیکەتنا بەشار الأسد عێریشانە زێدەتر بوون. دەولەتا ترک ئاگرکرد خوازێ ڕەوشە هەی سوودێکی ژێوەرگرێ تەبلیغەوی و فەوضایە بوو لە سووریێ چێبووی پشتیکەتنا بەشار الأسد خوازێ سوود ژێوەرگرێ سنووری خۆی داگیرکردنێ بهتر فرەحتر بکێ هەرێمێن استراتیجیک باکوور و ڕۆژهەڵاتی سووریێ ڕۆژاوای کوردستانê dagir bike taybet seda tişrîn ya jî bendava tişrîn herwiha cisrê Qereqozaq ego xeta parastinê a pêşemîne yani jê em bijin a destpêkê a ji bo herêma Kobanê herwiha pira navbera kantona Cizîrê û kantona Furatê de yan jî Firatê de dewleta Tirk dixwaze van ciya dest bixe li vir ji bo
شوار بري بحثا برجواندين أمريكا بكم لبر باكروج لاتي سوريا رجاوي كردستان هيزن سوريا ديمقراطيك دناب دا يبقى ويبقى مجلسها لشكري آمن بجي برخداني كي پر مزن البشيا إيريشين دولتا ترك ددن مشاندن زيادتري 25 روجه إيريش بدجواري لسر هريما بنداوة تشريني وبسري قرقوزاق وهريمن دنجي گوندوارن كوباني وغريسبي وعين عيسى وتلتمر وزرقان وەک ڕۆژنامەفان و لەو ناوچێ و لە ڕووداوەکانی ئەوێ شارەزایت تا ئێستا پێشڕەوی کراوە یاخود ئەوەیە هەر بەرگری لەلایەن هەسەدەوە دەکرێت و ئەوەشی کە هەیە ئەوانیش هێرش دەکەن یاخود هیچ پێشڕەویە کراوە بەوەی کە لەو ناوچەیە بە تایبەت لە ئەمشەوە هیچ پێشڕەویە کراوە بورینم پرساوە باش فێم نەکرد پێشڕەویەکانی سوپای تورکیا یاخود گروپە چەکدارەکانی نزیک لە سوپای تورکیا هیچ تا ئێستا هیچ پێشڕەویەکیان کردووە بۆ گرتنە دەستی ناوچەیە کە لەژێر دەستی هەسە دەبێت بە تایبەت لە ئێوارەی ئەمڕۆوە لە شەوی ڕابردووە ئەمڕۆژ تۆ باران کراوە نه ئەمڕۆ و نەشەوێدن و نەژی بەرێژی هێزێن ئێریشکار چەتەین دەولەتە ترک بە هەموو هێزاخوا ئێریش دەکردن بە حەزاران چەتە بە تانگ و تۆپێن دەولەتە ترک بە مدرعات و عربەین لەشکری دەولەتە ترک بە بالەفرێن کەشفێ بەیرەقدار دەولەتە ترک پێخواپر بعربی بژن تفتخر بها يعني وشەوێدنجی بە بالەفرێن شەر F-16 هەرێم بوومە باران کرد حتا نەها نەکارینە گاڤێکیژی پێش دەوەرن تەنێ هەرێما من بجێ بەری دەمێکی وەکونزان کەتن تێدا ئەوژی لەگۆر هات دیارکردن لەگۆر فەرمانداریە گشتی ئاقەسە تێدا دیارکردن و هێزێن وا من بجێ vەکشیان لەگۆر هەفپەیمانێکی لەگۆر ئەتیفاقێکی بە دەولەتا ترکرە بسپۆنسەریە هێزێن کوالسیۆنا ناودەولەتی لێ دولتا ترك اتفاقي بن بيكر الجور اتفاقي نمشيا جبروي حتى نهاجي برخداني لوان هرما بردوامه هيزن دولت يعني بيشكتني زيادتر باش دادچن هيزن سوريا ديمقراطيك مجلس الاشكري امن بجي هر شف چالاكين بهز لوي هرمي دار دخن قالك چتتين كشتن ديمني واج بي پاروكرن و ازبارم دگهن وجي تايبت بالافرن بروسك ايجو هيزن سوريا ديمقراطيك ب امكانيات خوي هرمي يعني محلي يعني ذاتي ام بيجن باش خصنا جوهرتنا كي برمازند موازين لشكري ده يعني ام بيجن تكتيكات الشرده شكريه دهريغو چتا نكارن پیش دورن عكسي وي چتا قالك يعني كشتيه واچه دبن قالك برينداري واچه دبن وشوا هزن سوريا ديمقراطيك قصر باشا يعني دیمنین واجد در آگاهاندنه پاروادکه هجمارین کشتیا و چالکین گو بالافرین بروسک الهمبر چتایا دار دخه ددن راگاهاندنیجی يعني پیشکتنه کی دولت ترک آداگکر و چتاین و حتی نهال وان هرما چه نبویه زۆر باشە کاک جیاد دەچمە لای میوانەکەی ترم ڕێز محەممەد ئەرسەلان کاک محەممەد دووبارە سڵاوت لێ بێشەو باش لە گفتوگۆی ئایندەی یان گفتوگۆی نیشتیمانی کە ناو ئەبرێ لە سووریای نوێدا ئایا کورد پێگەکەی لەکوێ ئەبێت و ئایا ئەمریکا لەگەڵ ئەم داواکاریانەی کورد کە چەند جارێک داواکراوە لەگەڵ تەحریری شام دابنیشن و داواکاریەکانی کورد بخەنە ڕوو کورد لەکوێی ئەم ئەنجومەنی نیشتیمانیە یاخود ئەم ئەنجومەنی نیشتیمانیە کە بڕیار لە ئایندەی سووریا دەدەن لەکوێیدایە ئایا بەرچاوی کورد ڕوونە بۆ ئایندەی خۆی لەم پارچەی تری کوردستان؟ دەستپێک سلااو و ڕێزیش بووە و میوانێەوە و تەماشەوانن وە یەن هێژە ئایندەی سووریە تاوی بێ ینی کورد و هێزن کورد ئەس تەخمین ناکم کو ئایندەکی پر ینی گوڕ ملەتن سووریەن خازێ بێ کووردا تو نکارێ خانی وەێ ینی خاریتاکی سووریە نەخش بکە ji ber ku îro hêzên Sûriyê yanî yên siyasî yên leşkerî hebûnekî wan di hindirî Sûriyê yanî hebûnekî wan pir mezin heye û bandorê wan hem di hindirê Sûriyê û herêmî û navdewletî jî heye. Îro yanî eger ev hêzên ku îro derbazî Şamê bûn û desthilatdar xistin destê xwe eger ew welê difikirin ku Sûriyekî ayînde bê ku bê Kurda û bê
يعني هزين كرداين سياسي يعني ين لشكري يعني او لكاري بيوان سوريا كي افا بكن او بسرنا كفن ام حموجي تزانن عقلياتك او يعني يجو دباجيرين عقلياتك يعني نكو سوريا كي كو حمو ملتن كو تيدا بيكاتيين كو تيدا حميز بكي وبافرا بيك فاجيان كي نو دندري سوريا افا بكن ام حمو تماشا كن اف هيفكي تقريبا بله. يعني او دا السلطداريه هي تحرير الشام دندري شامي هاولدان كو ددن مشاندن چقاس بريا راگاندنه دخازن نرينكي يجو بريل سروان هاتيا ستاندن كو او نرين بوغيرن وتخازن نرينكي كو باش بدن در دوريخا لفقط السرعر دي هنك هاولدان يجو تينا مشاندن كو حمو هاولدان يوانجي فالا درتخينه يعني إيرو ملت سوريا بجشتي ديروكا سوريا چاند سوريا تك يعني تك بنرينكي دينيا بنرينكي قوميا ولا متعصب قبل ناكي إيرو هزن سوريا ين سياسي بروجين كو بيج تخينن هزن كو حتى نها اف بهتري 10 سال شر حمو چتاين كو دربازي سوريا بون حمو نافينوان يعني چه نافيوان بلاهبه شركي دجوار البرنبري وان دانا مشاندن واستخمين دكم يعني بروجين امريكا جبو سوريا كي آينده كو حمو ملت بافرا جيان بكن ب كو والله يعني او قورا من يان مصطلحات اقلي واكثري جهابن او تند بروجين كو هيزن يان مجلس سوريا ديمقراطيك مسدا كو او يجو دباجيرينن السروي اساسي يعني باندوركي يان تاثيركي برمازن ضغطكي برمازن جهلين هيزن ناف دولتي لسر هيزن كل شامي هنا يعني اگر بريا چندروجكي فرنسا مديد وزير دربه فرنسا يعني المانيا يعني حتى امريكا حمو ضغطكي برمازن لسر رايدارين كل شامي هنا كو بيوانديه خا هيزن سوريا ديمقراطيك يان مجلس سوريا ديمقراطيك يان او هيزن كو روجاواي روجلات فراتي كل ودا دستلدار خودي تجربه كي برمازن جمله بريفا برنا جواكي جمله شركرنا البرنبري داعش الملي يعني ان كم استقرارك دندري خدا تشيكرن يعني حمو ضغطك السروان تشيدكن بەدڵنیاییەوە 11 ساڵەکە ئەم دەسەڵاتە بینراوە لەم پارچەی تری کوردستان و دەبینن کە ئەمانە هێزێکی با بڵێین تۆکمە یاخود هێزێکی دەسەڵاتی باش وێناکراوە یاخود وێنەکەی دەبینێ لە ئێستادا و ئەوانیش کە باس دێتە سەر هەسەدا هەڵوێستێکی تریان ئەبێت بەڵام ئەو نەخشە سیاسیەی کە بەبێ کورد لە سووریا وەک باست کردنایەتە بوون کورد با مافەکانی خۆی ئەگاد یاخود دەبێتە بەشێک لەو سیاسەتەی کە لە ئێستا باز دەکرێت کە ئەحمە شەرع بۆ چوونی خۆشی بەسەر دەسەڵاتەکەی وردە وردە تێکەڵ دەکات لەگەڵ دەسەڵاتی ئایندەی سووریا و ئایا ئەگەر هەسەدا ڕێکەوتنێک لەگەڵ دەیمەشق بکات ئەم ڕێکەوتنە وەکو هێزەکانی هەسەدا دەچنە ژێڕکەفی بەرگری یان وەزارەتی بەرگری سووریاوە یاخود وەکو فیدراڵیەک لەم ناوچەیە ئەمێنێتەوە ئەو ڕێکەوتنە سیاسی یاخود ئەو نەخشە سیاسی بەبێ کورد پێگنایە چۆنە بێت؟ يعني او حمول سر متفق دهندري سوريا كو بريجي يعني حمو رايادارن روج افاين سوريا ين مجلس سوريا ديمقراطيك يان هيزن سوريا ديمقراطيك داخيانيه كي بر يعني اشكره دانا الراي العام يعني قاموا جبوي تشتي راي قشتي يعني هر دقوتن برنجا كي بر اشكره ام يعني تفلي يعني ام برشابون جي سوريا ناخازن ام دخازن دندري سوريا كي ديمقراطيك جيان بكن لفقط او سوريا ديمقراطيك جرك ما في حمو بيكاتيا سوريا يعني تاني كردن عربن درزينا علوينن اصورن ارمنن حمو بيكاتيا كل سوريا همن كوما في وان حمو هبن اگر السروي اساسي سوريا كي افانه به نا كرد بجشتي تبلي او رايدار دندري شاميجي تبلي وان نابن وحتى جمله عسكري جي تبلي نابن يعني
پرزگرێکی کورد سووریەدا هەیە پرزگرێکێکی سیاسیە گەرەک ئەو پرزگرێک دەستپێکی وارێ چارەسەرکردن داخوازên milletê Kurd îro yani hemû dizanin ev bi bihterî yani teqrîben 100 salekî ku mafê wan hatiye xwarin hebûnê wan nehatiye qebûlkirin wek milletekî yani heta na pir rayedarên ku ana di hindirî Sûriyê de hene di nav opozisyona Sûriye bi hebûna gelê Kurd di hindirî Sûriye qebûl nakin yani her dibêjin gerek hûn ji vê de derkevin yani ev pirzgirêkekî pir ceddî ye yani ji bo avakirina Sûriyekî ku hemû millet tê de bi hev re jiyan bikin gerek cimilê siyasî de ew pirzgirêkê Kurd warê çareserkirin destûrekî demokratîk warê avakirin civakekî ku çandekî nû warê avakirin ji hemûman li xemî ew destûrên ka nûsrêtەوە بۆ ئایندەی سووریا و چاوەڕێیەکرێ مافەکانی کورد لەم دەستورە جێ بکرێتەوە و داواکاریەکانی کورد جێبەجێ بکرێەوە ئەمریکا و هاوپەیمانەکانی لەم ناوچەیە هەڵڕێکرێن کە ئەگەر لەم پەڕێک لەبەر مافەکانی کورد بێتە بەردەمی ئەمریکا داواکاری هەبێت بۆی کە مافەکان جێبەجێ بکرێت هەڵوێستیان چیە بێت؟ Ez texmîn dikim yani hêzên Amerîka îro eger projeyekî wan di Rojhilatê Navîn heye bigiştî û di hindirî Sûriyê de heye ew dixwazin yani nêzik yani ne wek ez nabêjim aynî ku tiştê sîstemê ku li hindirê Iraqê çêbiye di hindirî Sûriyê pêk bînin lê feqet bigiştî Iraq wek Iraqekî itihadî federalî yani ew proje ihtimalekî mezin di hindirî Sûriyê jî yani pêk bînin bimedin meşandin lê feqet li vê de nirînê giştî jî hene yani Sûriyekî merkezî wek berê warê meşandin kes qebûl nake ji ber ku hemû pirzgirêkên ku di hindirî Sûriyê derketine eger ji bo Kurda eger ji bo pêkhatiyên yên dî di hindirî Sûriye ji ber ku yani sîstemê ku di hindirî Sûriye sîstemekî yani merkeziyekî pir tund ji bo wê tiştî ez texmîn nakim Amerîka sîstemekî bi vî rengî biperjirîne û di hindirî Sûriye jarek dî tecrübe bike yani vê daxt bikin li ser Sûriye ku sîstemekî federalî yan itihadî demê pêş ku la merkezî bê hema çi şêwazî bê mafê hemû pêkhatiyên civakê ji milê siyasî ji milê çandî ji milê aborî eger pêk hat nûka di milê leşkerî da yani eger hêzên Sûriye Demokratîk yan heta hêzên yên Durzî yan pêkhatiyên dî dikarin tevlî wî yani artêşî bibin yekû Sûriyên demê pêş ê ayînde warê avakirin lê heta di milê siyasî da daxwaza millet bigiştî ez dibêjim yani yên Kurda yên Durziya yên pêkhatiyên dî eger pêk newê yek pêkhatî silahê xwe teslîmê rayedarên ku li Şamê hene teslîmê wan nakin û heta tevlî yani artêşê nabin yani li ser esasê ku artêş warê avakirin ku ji bo hemû milletê Sûriye û parastina pêkhatiyên ku di hindirî Sûriyê de heye eger ew artêş ew erk bi serê yani pêrane bê li ser çi esasî ku yani bingehekî ku hêzên Sûriya Demokratîk tevlî ew artêş bibe zehmete yani nehate pêkanîn yani pirzgirêkê ku di hindirî Sûriyê heye pirzgirêkê baweriyê jî yani ew baweriyê ku di nav pêkhatiyên civakê rejîmê berê yê bas şikandiyê gerek ew bawerî gerek ji nû warê avakirin lijneyên ku yê wekû yekû li Başûrê Efrîqiya demê Nelson Mandela lijne Musalaha wel Heqîqa warê çêkirin hezara însan hatin kuştin hezara însan heta niha Kurd bi de hezara însan bê nüfûsin bê hewiyane bê kes pê wan etiraf nake mafê wan kî pêk bîne çawan pêk bînin bi axaftinên welên giştî tenê em ê bi hev re jiyan bikin yan em hemû Mislimanin yan em hemû Sûriye ji bo hemû wa ev axaftin yani têrê millet nema bike yani Beşar el-Esed jî ew jî demekî gotibû Kurd beşekî yani ji nesîcê Sûriyeyê eger aynî niha ew axaftin warê kirin ew Kurd nema warin xepandin bi axaftinên welê gulûver û giştî millet mafê xayî siyasî dixwazin yên çandî dixwazin yên aborî dixwazin yên hemû mafê xwe dixwazin زۆر باشە کاک محەممەد دێمە لاو با بچینە لای بەڕێز جیاد ڕۆژ ئەویش ڕۆژنامەنووس وە چاودێری دۆخەکەیە لە ڕۆژئاوای کوردستان کاک جیات بەرژەوەندی ئەمریکا لە ئێستادا لە ڕۆژئاوای کوردستان چییە و ئەمریکا بۆ پەیتا هێز و پێداویستی لۆجیستی و داخۆشیکاری مافەکانی
کوردە لە ڕۆژئاواوە چاودێری با بڵین کورد دەکات لە ڕۆژئاوا گەردۆخێک ئەمەی ئێستا کە شەڕە و گروپە چەکدارەکان ئەیکەن ڕاستە بەڵام ئەگەر دۆخێک لەوە زیاتر بێ ئەگەری هەیە ئەمریکا بە تەواوی بێتە سەرخەت بۆ داکۆکیکردن لە مافی کورد بەرژەوەندی ئەمریکا لە ڕۆژئاوا هەیە بۆیە ئەم داکۆکیە لە کورد دەکات ئایا ئەم بەرژەوەندی هەیە لە چیدایەوە ئەگەر نەما ئەمریکا ئەکشێتەوە لەمە یاخود کورد تەنیا باڵەکات وەگەوەی کە دەگوترێت ئەمریکا بەرژەوەندی هەیە لە ڕۆژئاوا بۆیە ئەم داکۆکیەکە لە بە تایبەت هێزەکانی هەسەدە و نها بەری هەرچی لازم ئەم زانبن کۆ هەرێما ڕۆژئاوای کوردستانê û Sûriyê beşek ji rojhilata navînin ev herêm cihekî wê navendekî sîraatê navdewletî hêzên hegemon li cîhanê Amerîka û Rûsya di serî de li pişt wan Ewropa û Çîn û Hind jî hene û di herêmê de dewleta Tirka dagirker û Îran û herêmên dewletên din jî divê herêmê de hene li alîkî din İsraîl divê herêmê de ye ev herêm yanî şer û pevçûnên ku li vê herêmê çêdibin bercewendiyên Amerîka jî û hêzên din ê hegemon ê navdewletî li vê herêmê bercewendiyên wa hene em nikarin bêjin wela Amerîka yan jî koalîsyona navnetewî tenê ji bo xatirê çavê Kurda hatine Sûriye û rojhilata navîn û li vir dimînin bercewendiyên van dewleta hemû wa heye li vê herêmê eger derketinekî Amerîka ji vê herêmê hebe wê wek şikandinekî ji destpêkê de ji Amerîka re û ji hevkarên Amerîka re ê rojavayî ê Xerb dewletên Ewropa em bêjin di dereca di dua de û dereca girîngtir de li vir İsraîl heye ewlekariya İsraîlê hem ji bo Amerîka hem jî ji bo Ewropa hem jî ji bo hemû cîhanê di astekî herî bilind e yani evana bi hemû hêza xwe hewl didin ku ewlekariya İsraîlê li vê herêmê biparêzin herêma ku İsraîl tê de wek dijmin hem ji aliyê teyarê em bêjin bu İran serkêşiya wê dike û Şîa yani bi erebî jî re dibîn mehwer li muqawemê hem jî ji aliyê teyarê din ê ku dewleta Tirk serkêşiya wê dike teyarê Sunnî, Selefî, Qaedî, Daişî yani kîjan ji van teyaran got xwedî hêz be li rojhilata navîn wê bandorekî destpêkê li ewlekariya İsraîlê bike her wiha li ewlekariya Amerîka û rojava jî bike rojava yani el-Xerb yani Xerb Ewropa divir de hêza Kurd yani Kurd karî bijî wek hêzekî tewazunê di herêma rojhilata navîn de Amerîkî û İsraîlî û Ewropa bi şekil am gihiştna baweriyekî got tehalûfekî wa di herêmê de got çê bibe gerek bi gelê Kurd re be çi berê li herêma Başûrê Kurdistanê bi hêzên Kurdî li wir yanî hevkariyek yan jî hevpeymaniyek hatibû girêdan îro li Rojavayê Kurdistanê li bi rêveberiya Xweser a Bakur Rojhilatê Sûriye bi qesedê re heman hevpeymanî heta astekî dibin yanî di çerçeveya şerê li dijî Daişê de tê pêkanîn bercewendiyê wa din jî di herêmê de got herêmekî bi ewle yan jî herêmekî aram li Bakur Rojhilatê Sûriye çê bibe em bînin bîra xwe yanî ji roja got Ebu Muhemed Colanî heya Tehrîr Şam gihiştine yani Ehmed Şera nizanim ew nav çiqasî rast e nerast e wek wilo xwe re xwe dê nas kirin bes Ebu Muhemed Colanî û heya Tehrîr Şam ha Şamê hukm dikin çi kesayet çi berpirsekî rojavayî Amerîkî, Ewropî, duh Frensî û Almanî hatibûn yani yek ji şirûtên wayî sereke ew in ku pêwîst e gelê Kurd werê parastin pêwîst e gelê Kurd rolekî wî di pêşeroja Sûriyê de hebe berê jî got ev ne ji bo me ji ber çikû em Kurdin û ji me hez dikin na ji ber bercewendiyê wa di vê herêmê de hene Amerîkî û Ewropî gihiştine wê qenaetê wê baweriyê û eger hulefa eger helîfê Kurda bin eger hevkarê Kurda bin wê karibin hebûna xwe di rojhilata navîn de biparêzin wê karibin ewlekariya xwe yani ewlekarîkî li vir çê bikin û ewlekariya İsraîlê jî di rojhilata navîn de biparêzin lê ev hevpeymaniya ev hevkariya bi Kurda re heta باشە کاک جیاد ئەم ناوچە ئارامەی کە باسەکرێکە هەموو چاوی ئەمریکا و ڕۆژئاواشی لەسەرا و بەرژەوەندیەکانیان لە ناوچەی ڕۆژئاوای کوردستان بەرژەوەندی ئەمریکا و وڵاتانی ڕۆژئاواش لێرە هەیە ئەم
ململانەیە کە بۆ ئەوانیەکەن یاخود ئەم استقرارەیش کە بۆ ئەوانی لەگەڵ تەحریر شام یاخود لەگەڵ ئەحمەد شەرع و وەکوتت محەممەد جۆلانیەکەی جاران دەکەونە گفتوگۆ بۆ بەرژەوەندی کورد ئەم بەرژەوەندیە بۆ لەگەڵ لایەنێکی تری سووریانە ئایا کورد ئەم دەسەڵاتی کە هەی بووە بە هاوپەیمانی لەگەڵ ئەمریکا بەدەستی هێناوە پێشتر کە هێز لەوێ بۆ دژی داعش جەنگاون یاخود با بڵین ڕۆژئاوا و ئەمریکاش یان ڕۆژئاوا و ئەمریکا چی سەرسامی کوردن یاخود بە کوێی کورد سەرسامن بە سیاسەتیان یاخود بە ئیدارەدانیان و فۆکەسەکە لەسەر ناوچە کوردیەکانە بۆی ئاشتی و استقرار هەبێت. بله نها گەرەکە هەنێکی ئەم پاش چەند ساڵێکی پاش دەڤەگەرن دەمان و ئەمریکا یانجی کوالسیۆنە ناودەولەتی هات ئاواکردن دەستپێکێ نەهەفکارێ کووردا بوو دەستپێکێ بریا هەنێک ینی بریا دەولەتێن جیرانê Sûriyê jî biriya Urdun û ana hinek grûp hinek xurfa ava kirin xurfeyê mog û zanim çê li Tirkiye jî piştgiriya grûpên dibin navê opozisyona Sûriyê de piştgiriya ava kirin ji bo qaş û şerê Daişê bikin berê yanî Cebat Nusra bûn her wiha navê artêşa azad li xwe dikirin û gelek grûp û çekdarên got Sûriyê re سەر سووریە دەرباز بوون ئەمریکا و دەولەتێن ناونەتەوی ڕۆژئاوا بگشتی پشتگیری دانوە چەک ددانوە پەروەردە دکردن ji bo گۆشەرێ داعشێ بکن لێ داویە دیار بوو و ئەوانە هەر چ قاسی خۆ بگوهرن هەر چ قاسی بژن ئەم ینی بژن ئەم دەموقراسینە ئەم معتەدلن یانجی دەرکەت یانی دەرکەت هۆلێ ji ئەمریکا re ji her kesî re got ئەوانە bi rengekî yanjî yanî بشكل أو بآخر بعربي بجن بشكل دن داعشين او سلاح جو امريكا كواليسيون نتوي دان وا جروبا دجاج دست داعش او جروبين جو قاشو شر داعش دكرن هفكارن امريكا بون د براتيكي د شر داعش نكرن لباشور سوريا جيش سوريا الحره ابو جي ارتشا سوريا ازاد زبار نابي كردي ولايه لتنف دماء اواجي بشجريا امريكا جوارجي هبو حتى نهاجي بشجريا امريكا جوارها ليه كسكي وك وانان وك هيزن سوريا ديمقراطيك نكاري بون راستي هفكاري يعني كواليسيون نبنتوي نبجن هفكاري امريكا تاني جبر ايرو شري يقول امبر داعش تكرن هيزن سوريا ديمقراطيك باراستنا اولكاريا حمود جهان دكنتني امريكا يانجي زور باشا دولتنا يعني جهشتن قناعاتك يقول ان بريا كردا دكارن برجواندي خو بارزن قال لي كرد هيزن سوريا ديمقراطيك هيزكي منضبطه هيزكي جاليه هجمار فجي جاليه ديسبلين فجي هيزكي منضبطه نوك فا جروبين يعني ريفبريكي وي خوياي هيا ديار هيا بريارين وهنا انضباط جموي هيا واب 2014 حيا روجا ايرو امريكيه واوروبيه اب بتشافي خدي جيان كرن ديتنجو هيزي سوريا ديمقراطيك تشاوانا وهيزن دن الين دن جروبين دن تشاوانا حتى باوريا يعني جهشت استاغو حتى باوريا امريكا وكواليسيون نتوي ايدي نما بهفكاره واغو حلف ناتو دولتها تركيا حتى يعني باوريا و بتركيا شكاس جبر بجدغريا تركيا جداعش وجفا جروبين دن ايچك داره امريكا جبر و هفكاري بكردار كرج بويغو برجوانتي خو باريز بويغو قارب الهرم روجلات نافين بمين جيان بك بيستيا امريكا بكردا هيا نتنه ام راستن هال هرم باكروجلات سوريا كرد عرب سوريان بيستي بهبونه كي ناف دولتي هيا باراستنه كي ناف دولتي هيا ده همان دمه بيستيا واجي احتياج امريكا واوروبا وغربيجي باكروجلات سوريا بقصد ببيكاتين ودريها جبوي بعربيه مش مصالح مشتركه نبره مواد نبره هزن سوريا ديمقراطيك وامريكا ده نتنه جبو يعني وك هناك آلي دبجن هزن سوريا ديمقراطيك يعني كرد برجواندي امريكا دبارزن مثلا نوله برجواندي مشترك هنا امريكا برجواندي كاني كرد بارز لو ناوچان زور باشا زور باشا بسم الله میوانەکەی تر کاک جیات کاتم زۆر بە تۆ بەخشی باس دەکەم بە بچینە لای بەڕێز مامۆستا محەممەد ئەرسەلان باستەوە دەکرێت مامۆستا محەممەد ئەمریکا و ئیسرائیل پرۆژەیەکی گۆڕانکاریان بۆ ڕۆژهڵاتی ناوەڕاست پێ ئەگەر ڕاستە ئەم پرۆژە هەیە و لە ئایندەیان پرۆژە جێبەجێکرێ کورد لەکوێی ئەم گۆڕانکاریانەدا بێت ئایا وەکو باسمان کرد لە مافە دەستوریەکانی یان لە نووسینەوەی دەستور لە سووریا کورد بە مافە دەستوریەکانی خۆی دەگات ئەو داواکاریانە
کە کورد داوای دەکات لە سووریایە دەتوانێت جێ بکرێتەوە و پرۆژەکانی ئەمریکا ئایا بۆ بەرژەوەندی هەموو گەلی سووریا دەبێت یاخود ئەوەیە لە بەرژەوەندی کوردی شادەبێت وە کام گۆڕانکاریە بۆ کورد باشە ئەگەر لەوانەیە چەند سینناروەیەکی شەبێ بۆ ئایندەی سووریا لەلایەن ئەمریکا و ئیسرائیلەوە کامیان بۆ کورد زۆر باشە بن. بله يعني ام جور افتح سالين داويكو ام تماشا بكن كو رجالاتا نافين بروجين كو هبون يجو شر يفدو دكرن يعني نشركي ولي مباشر يعني انكم نفوذك حر مشروعك خاص نفوذ خا دندري رجالاتا نافين هبون خا ماينده بك يعني اجملكي بروجي رجالاتا نافين يجشتي هي ين هزن رجاوایی گشتي لفقط دندري رجالاتا نافين برجي حتى نهاجي او شر نافبري او حرسه بروجي هنا بروجي كي اسرائيل هيت خازي او هبوني خا نفوذ خا دندري رجالاتا نافين حموها بلاف بك او بيشنكتي رجالاتا نافين بك اجملها كدي ايران جي ابو خاص بريا سوريا ويعني عراق وسوريا ولبنان وهناك يعني جروب فلسطيني هبوني خاجي دندري في بروجي يعني ناف رجالاتا نافين بدي مشاندن اجمالا كيسه او بروجي سامين تركا يعني او جبريا اردوغان خازي وك عثمانيه ين كفن نو جنبك وجنوبا رجالاتا نافين غورخا بدي مشاندن سر اساس ميثاق ملي يعني باكور سوريا وباكور العراق حموها جارك دي داغر بك ودندري سونير تركيا بجي بك اف حرس بروجي حتى نهاتا كوشينكي ين برنبري هفودو شركي يعني ددن مشاندن لفقط گشتی يعني رجالاتا نافين بروجي هزن ين روج آوایی جیه لفقط دهندري يعني وان بروجي انا حمو بروجي كرداجي هي كردن روج آوای كردستان خودي بروجي يكينا يعني اف هزن سوريا ديمقراطيك ين مجلس سوريا ديمقراطيك ين خسرية ديمقراطيك او جياني كل ودا بهفرا آواکرند بن يعني وی ناوی او جی يعني پروژه کی کو حمو پیکاتی جوا کے بهفرا جیان بکن بهفرا تکوشینه کی بدن مشاندن حمو پیکاتی کی بو حمو پیکاتی کار بکه و حمو پیکاتی بو پیکاتی کی کارو خبات بده مشاندن يعني او جی السر اساس نتوا ديمقراطيك يعني جيانا کی هفبش الودا آوا بکن او جی پروژه کی يعني دندري رجالاتا نافين استخمين دكم يعني رجالاتا نافين مازن يعني بروجي ايزن ين روجاوا دخازن بدن مشاندن يعني او دس بيكرن او افدمكي بهتري 20 سال يعني او بروجي ددن مشاندن ليل داوي او بروجيانا يعني ين بشتي يعني تيغوتن بشتي هفتي اكتوبر نوك بريا هفتي اكتوبر يعني دمي حماس او ايلام يريشي كرد دندري اسرائيل ولي فقط كافا دو امين بشتي 8 ديسمبر نوكا بريا 8 ديسمبر دمي بشار اسد سوريا هيش توراوي يعني اوجي يعني جوهرتنا كي برمازن دندري رجالاتا نافين تشيبو يعني او جوهرتنا كي برمازن وب خرابينه او فالاتي وكي داغري فالاتي كي هاتا تشيكرن حموجي تزانن او هزن كو برن هبو ين اوبوزيسيون سوريا كو دندري سوريا دا چنا ويوان بهبي بلابي حمو نافيوان يعني حمو يك ذهنيات الجموان هي بنجاي او ذهنيات اخوان المسلمين دركتنا يان قاعده ونافن جدا اگر نصره به تحرير الشام به ونافن جدا لبنجا چکردك يعني او دندك فكريوان اخوان المسلمين يان سلفيين تندرو بەڵام دوجارم گروپانە ژێستەیەکیان گرت لە ژێر ناوی تەحریر شام و ئێستا دەسەڵاتی سووریایان لایە بەڵام قسەکانمە نییە کە ئێستا کێ دەسەڵاتەوە ئێمە یوەکو کورد یاخود کوردانی ڕۆژاوا لەگەڵ کێ مقصد يعني خازم بيجم يعني هاينداي سوريا نا امريكا السر وان افادك ونا تشتكي هاينداي سوريا يعني سر هيزكي علماني جركواري افاكرن اجبرگو چاندكو دندري سوريا نا چاندكي سلفيه چاندكي ملتكي قرتيه جوهرتن قبول ناكي طام بالعكس طام ترسوي سوريا وعراق يك برشابو يعني ديرو كده ميزوبوتاميا درگوشا مروفاتی و پیشکتن انسانیت
يعني قبول ناکه پشتی 2000 3000 یا 4000 سال گروپه کی تندراو ناوی وی چه به بلا بد بن ناوی آینه کی واره دستلاتداری خال سر وی جغرافی همو بده مشاندن اجبو وی تشتی برجواندی امریکا و برجواندی کردا ایرو نزیکی هف بونه یعنی پر نزیکی هف بونه و از تخمین دکم که آلیکاریه که هزن کوالسیون جی 2014 حتی روجا ایرو دده هزن سوریا دموکراتیک و پیشکتنن پرمازن دندری سوریه به هفرا يعني دانا مشاندن باش ما مستر محمد ام پێشکەوتنە ئەم ناوچە ئارامە کە فۆکەسی ڕۆژئاوا و ئەمریکاشی لەسەرە و پشتیوانی ئەمریکاژ ئێستا بەردەوامە ئەمریکا هاوپەیمانەکانی و ئەمانە ئەبنە هۆکارێک بۆ ئەوەی ڕۆژاوای کوردستان وەک هەرێمی کوردستانی عراق ببێتە خاوەنی هەرێمێکی فیدراڵی وەکو ئەوەی کە هێزی ئەسەدا وەکو هێزی پێشمەرگا ببێتە هێزێکی کوردی لەو ناوچەیە بەبێ ئەوەی بچێتە چوارچێوەی وەزارەتی بەرگری سووریایی داهاتووەوە و ئایا ئەو فیدراڵیەی کە کورد داوای کرد لێرە و جێبەجێکرا لەوێ جێبەجێ دەکرێت ئەگەر بە کورتی بێ بۆی مافی میوانەکەی سپاس پروژه هێزە سووریا دموکراتیک یان مەجلیسە سووریا دموکراتیک يعني نوك طم يعني طم وك عراقي لينا برجو دندري عراقي تي بروجي كواتيه مشان سر اساس محاصصه يعني ين مذهبي وطائفي وقومي يعني كرد سنيه شيعيه افتش دندري مجلس سوريا ديمقراطيك وك ذهنيات نينا يعني سر اساس اف كرد واف عرب اف سوريان اف ارمن اف درزين نينا مجلس سوريا ديمقراطيك جبو حمو سوريا فدراسيونا ين لا مركزيتها الفدا خاصة سر اساس جغرافي نه محاصصاكي طائفيا اتنيك السروي اساسي وري افاكرن اجبوبي تشتي يعني بكل يعني اكيد جبو باراستنا ما فين حمو بيكاتيين جواكي اگر كرد بن عرب بن ارمن بن اشور بن درزي بن علوي بن ايرو ابنا بن كيري ويعني ين سنيات تينا شرجيكرن يعني سوريا مجلس سوريا ديمقراطيك جبوان حموها كار خباطي خد دي مشاندن وجبو حمو سوريا دي مشاندن لي فقط سوريا كي لا مركزيه كو حمو انسان هبوني خا يعني تدا يعني بدي مشاندن هبوني خا كو يعني اعتبار دكي كو او انسان هي او جي انسان كي فاعل كو دعوا كرنا سوريا مايندا نكو تاني وقت اداتا كي دندري سوريا كي يعني سوريا كي لسان اساس محاصصه كي طائفي وقومي واري افاكرن اما عيني تشتكو العراق تشبيه اف تقريبا 10 سال في سوريا دوباره ببي اجبوي تشتي يعني مو فايده بكيج تجربه عراق لعيني كوبي باست يعني او تشت شنابه اكيد كرد رولا كيواني برمازن هاي دا افاكرنا سوريا عيندا لي فقط هم باراستني ما في كاركي كردي جل شوارشوي دستورا اكريت اما جيبه جيب كري بلا ما كرد خوي داوي امام كا بابتي كتربه با كاك اتملاي كاك جهات روش با برسيارك اراستي او بكين ما مستا محمد كاتيش بو بدين كاك جهاد روش لاستادا وبدواين لێدوان یاخود دوایین ڕاگەنراوی هەسەدە دەڵێت کە تورکیا بەردەوام هێرشەکاتە سەر ئەو ناوچانەی کە دەیەوێت داگیریان کا بە تایبەت ناوچەی تشین و سەدی تشین و پردی قەراقۆزاق و کۆبانێ ئەمانە چەکدارەکان یاخود شەڕەفانانی هەسەدە وەڵامیان دەدەنەوە ئەم بەرگری دەکەن وای لاتوە لە دوێنێشەوە فڕۆکەی جەنگی هەستاندووە بۆەوەی کە لە هەسەدە بدات تاکەی چاوەڕێ دەکرێت ئەم بەرگریکردە یاخود توانای هەسەدە لەوایە کە ئەم بەرگریکردە بەردەوام بێ لە بەرگریکردن و توانای لۆجیستی هەسەدە تا ئێستا ئاوهابووە وا دەمێنێتەوە و ئایا ئەم هێرشانش تاکەی بەردەوام دەبێت ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەم پشتی شەوێدن بۆ مەبارانە بریا بالەفرن F-16 عالیە دەولەتە ترک و چیبووی حتا کیژان ئاستێ قەسەدە دکارێ بەرخەدانیە بکرێت ئولو دخوازن یعنی پرسا ئولو بوو یعنی پرس کۆرم فێم کرد
بنرنها ایسال ویدا میدا روشا لشکری لباکور روجلات سوریه لروجاوی کردستان گلکی گوهرتن چی بویا تکتیکات لشکری اگو قصد ده هزین سوریا دموکراتیک پیش خستیه نوک 2018 و 2019 دماغو ایریش لسر عفرین و سرکانی و گریسپی چی بو زیادتری 25 روزه ما دست پیک داشتی گفت به همو هزا خود دولت ترکیه کرد و چته بله نکاری نپیش دورن شوی دی بالافره شر لیخستن بری ویجی جارک دن بالافره شر لیخستن به اوبوس یانجی مدفعی توپ آویج به دبابا به تانگا هجوم ایریش لسر هرمی تکرن لی نکارن پیش دورن تکتیکات شر ایگو حسد پیش خستیه ایگو قصد پیش خستیه نوک بره یعنی جبالافرین بروسک بگره حتی شر خندقه و شر نفقه بگره و هر وکی دن گلک تکتیکات دن بس ده پیش خستیه گو دکاره برگری لخوی نشان بگیره دنابا ما هکی دسته بالافرین bayrakdar گو دولتا ترک خواه پر دبینه جالیه هزین سوریه دموکراتیک و هاتن اخستن و هر وها گلک تانگ و مدرعات و وکی دن سلاح دولتا ترک آداگر کر جالیه هزین سوریه دموکراتیک و هاتن تنکرن هزین سوریه دموکراتیک حتی داویه لبرخواد ده شر هزا دویمین ناتوی دکه 25 روزن ایریش لسر هرمی تکرن هزین سوریه دموکراتیک قصده لبرخواد ده و براستی برخوادانی که پر مزند ده نشاندان یعنی واجی گوت یعنی بالافره شرجی کت یعنی بجن شر ده حتی نه نکاری پیش دورن زۆر باشە زۆر سپاس بۆ هەریەک لە میوانەکانم محەممەد ئەرسەلان توێژەری سیاسی کە لە قاهرە لە میسر لەگەڵم بوو سپاس بۆ جیاد ڕۆژ ڕۆژنامەبان کە لە ڕۆژاوای کوردستانەوە لەگەڵم بوون سپاس بۆ وەڵامدانەوەی پرسیارەکانتان بینەرانی زوم سپاس بۆ بینینی بەرنامەکەش لەدانیەوە سپاس خانەکەم پاتانە